والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. إمان داران وخواناساني بريس رحمة مهرباني خواي پروردگار لم كاتبير وزدا لمالي خوادا لسرجم إمان داراني أمتي محمد بي صلى الله عليه وسلم ئێمەش لە ناویاندا خوای پەروەردگار ڕەحم و بەزەییمان بەسەرا بڕێژێ و لە گوناهەکانمان خۆش بێ، شیفای نەخۆشەکانمان بدا، لە عیلم و زانیاری سودبەخشی ئەم دین و دنیاە پێمان ببەخشێ، ئامین. خۆشەویستان، گەورەترین و گرنگترین سیستەم بۆ کۆمەلگایەک کە بیەوێ کۆمەلگایەکی شارستانی و خاوەن ژیار بێ بریتیە لە بواری پەروەردە. ئەو حکومەتەی کەوا بیەوێ وڵاتێکی پێشکەوتووی هەبێ لە بواری پێشکەوتن و گەشە پێدان، چونکە وڵات بەوە پێش دەکەوێ هەم لە بواری پێشکەوتنا بێ هەم لە بواری گەشە پێدانە بەرەو برەوی پێ بدرێ، پێویستی بە گەڕانەوەیە بۆ سیستمی پەروەردە و فێرکردنی وڵاتەکەی. وتاری جمعەی ڕابردوو لەسەر مەسەلەی قوتابخانە و کردنەوەی دەرگای خوێندنگاکان و مامۆستایان و قوتابی خوێندکاران لە ڕوانگەی ئاینی ئیسلامەوە قسەمان کرد. ئەم بابەتە ئەوەندە گرنگ بوو بەلامەوە بە پێویستم زانی وتاری ئەم جمعەشی بە پشتیوانی ویستی خوای گەورە بۆ تەرخان بکەم، چونکە هەر حکومەتێک، هەر دەسەڵاتێک، هەر فکر و ئایدۆلۆژیایەک مەسەلەی پەروەردە و فێرکردن لە ئەولەویاتی کارەکانی نەبوو، ئەوە بەڕاستی فەشەل لێنێ. حکومەتی ئێمە بەداخەوە گلەیم لێتی ئەوەندەی گرنگی دەدا بە فڵان کاری لابەلا و بە فڵانی لابەلاتر، جزئێکی ئەوەش گرنگی نادا بە بواری پەروەردە و فێرکردن لە وڵاتەکەماندا، کە ئەوەی دڵسۆز بێ لە وڵاتەدا بەڕاستی ضرورە لە ئەولەویاتی کاری حکومەتە بریتی بێت لە بواری پەروەردە و فێرکردنی نەوەکانی دواڕۆژ، بۆی دواڕۆژی ئەم وڵاتە گەشت بێ. ئێمە وەکو موسڵمان لە ئیسلامەوە ئەوە فێر بووین، دینەکەمان دینی عیلم و زانیاریە، ئەساسی تەوحیدەکەمان لەسەر عیلم دامەزراوە. بەڕێزان سەیری قورئان کەن، فاعلم أنه لا إله إلا الله. لا إله إلا الله لەسەر زانست بزانە ئەم جا بڵێ لا إله إلا الله، واتە شوێرانە لا إله إلا الله ژمەڵێ. عیلم سەرچاوەی تەوحیدە، بۆیە زۆر کەس لە خواپەرستی زوو سار دەبێتەوە، چونکە بە عیلمەوە وەری نەگرتووە، هەر چاولێکەر بووە، شتی چاولێکەریش دەرفەتێکە، گوڕ و تینێکە، دوای وەکو ئاگرێک خامۆش دەبێ و دەبێتە خۆڵەمێشێکی مردوو. بەڵام ئەگەر لەسەر عیلم خواد ناسی، حتا دەچێ گۆڕەوە تۆ بەردەوام خوا ناسی. فاعلم ئەمجا خوا فەرمووی بڵێ لا إله إلا الله. علم و مشتەقاتەکانی لە قورئانی پیرۆزدا 500 جار هاتووە. علم و ئەوەش بە معنای علم و زانیاری بێت لە قورئانی ئێمەدا 500 جار دووبارە بووەتەوە. ئەگەر یەکەم ئاەتی قورئان وەکو جومعەی ڕابردوو باسمان کرد بریتی بێت لە ئیقڕە بخوێنە، خوێندنەوێتە بێ بۆ بوارەکانی ژیان و ژینگە و مرۆڤ، یەکەم کەسێکیش ئیعجازی ئەم ئیسلامەیە بڕوای بە پێغەمبەری ئاخری زەمان هێنا صلی الله عليه وسلم، پیاوێک بوو ناوی چ بوو؟ وەرەقەی کوڕی نەوفەل. سبحان الله، لەناو ئەو هەموو ناوەی عەرەبە یەکەم کەس کە ئیمانی هێنا ناوی وەرەقە بوو. یەکەم ئاەتمان بخوێنە، یەکەم کەس ئیمانی هێنا وەرەقە، ئەو لاپەڕەی کەشتی لەسەر دەنووسی. سێم سوورەتی قورئانەکەمان ناوی چ بوو؟ سوورەتی ئەلقەلەم، سوورەتی پێنووس، سوورەتی قەڵەم. کەواتە ئەمە بەسە بۆ گەورەی ئیسلام کە فعلەن سەرچاوەی عیلم و زانیاریە. هەر لە یەک سوورەتی بشکۆلەدا لە یەک ئاەتە، نەک لە سێ ئاەتیشە، لە یەک ئاەتی بێ بچڕانەوەدا نون والقەلەمی وما یەسطوڕون. عیلم ئەو سێشتەیە، مەرەکەبە، پێنووسە، ئەو دیێڕانەیە کە دەنووسرێ. لە یەک ئاەتی ئێمەدا لە سوورەتی قەلەمە هەمووی باس کراوە. عولەما دەفەرمون نون بە مەرەکەب دەوترێ، ئەو شتەی کەوا پیتێکی پێ دەنووسرێ کە مەرەکەبە. جا بەڕێزان سەیر کە کۆمەڵە دڵۆپ هەن زۆر بەنرخن. دڵۆپێک ئاو وەرە لە کیمیازانێک بپرسە دڵۆپێ ئاو چەند بەنرخە و چۆن ئەم هایدرۆجین و ئۆکسجینەیەکیان گرتووە و لە بەینی دوو ئاگرا ئاو دروست بووە. ئەمجا پاشان لە سەدێکی کارەباییدا بۆ دەردەکەوێت چۆن ئەم ئاوە شی دەبێتەوە، جارشکە ئاگری لێ دروست دەبێتەوە، دەبێتەوە کارەبا. دڵۆپێ ئاو بەس زانان نرخی دەزانێ، یان تینوێک ئەزانێت دڵۆپێ ئاو لە هەموو دنیا بە نرخترە. ئەمجا سەرەڕای ئەوەی شانەکانی هەموو زیندەوەرانیش پێکاتەکەیان ئاوە، وەجەعەلنا من الماء كل شيء حي. دووەم دڵۆپە بەڕێزەکان دڵۆپێ خوێنی ئینسانە، دڵۆپێ خوێن کە
کە چەندین مجلدات کتێبی لەسەر دەنووسرێ و لە زانکۆکانە دەخوێندرێ لە یەک دڵۆپ خوێن زۆر بەڕێزە بەتایبەتی ئەو دڵۆپە خوێنەی کە لە پێناوی دین و ژینی ئینسانە دەڕێژرێ لە پێناوی دیفاعکردن لە نیشتیمان و خاکە شەهیدێک لە لاشەی دێتە خوارەوە دڵۆپێ خوێنی شەهیدیش زۆر گەورە و بەنرخە سێیەم عەرەقی نێوچەوان ئەو کەسەی بەڕەنجی شان سوال ناکات دەستپان ناکاتەوە تکەی عەرەق لە نێوچاوانی دەچۆڕێتەوە ئەو دڵۆپ عەرەقەش زۆر بەنرخ و بەڕێزە چەند شاعیر هەیە لە نێوچاوانی کرێکارانەوە شعرەکانی هەڵدەقڵێن و دڵۆپە عەرەقەکان دەژمێرێ بەڵام ئەم ئاو و خوێن و عەرەقەی نێوچاوانە بەچی نرخیان دەستزاندرێ بەچی لەسەریان دەنووسرێ بە مەرەکەب کەواتە هەموویان نرخەکەیان بۆ دڵۆپێ مەرەکەب دەگەڕێتەوە ئەگەر ئەو دڵۆپە مەرەکەبە و ئەو قەڵەم و دێڕە نەبوویایە چێ فەزلی ئاو و خوێن و عەرەقی نێوچاوانی بۆ دەنووسرا و باز دەکرا هەمووی دەگەڕێتەوە بۆ دڵۆپەکە نون بۆ مەرەکەب والقەلەمی سوێن بە قەڵەم خوا دەخوا الذي علم بالقلم علم ئەوەیە بە قەڵەم بنووسرێتەوە إن أول ما خلق الله الخلق القلم يكم شتێک خوا لەناو هەموو دروستکراوەکانیان دروستی کرد قەڵەمی قودرەتی خۆی بوو لەناو هەموو کەون و کائیناتە یەکەم مەخلوق بەسە بۆ گەورەی قەڵەم کە پێنووس بوو خوا قەڵەمی دروست کرد زەکەریا پێغەمبەر سەلامی خوا لەسەر بێت قەڵەم مێژوەکەی زۆر کۆنە زمانی زەکەریا پێغەمبەر خوا لە قورئانە لە سوڕەتی ئالی عیمران ئاەتی 44 دەجێڕێتەوە دەفەرمێ مەریەمە مەلۆتکەیەکی کچ بوو بردیان کە 5-6 ساڵانە بوو لە بەیت المقدسە عیبادەت و خواناسی بکات چونکە وەقف کرابوو کە خزمەتکاری ماڵی خوا بێ لەوێ کۆمەڵی پیاوچاکی لێبوون ئەو وتی من ئەم مناڵە لە ئەستۆی خۆم دەگرم و خزمەتی دەکەم چونکە باوکو دایکی بۆ خوا وەقفیان کردووە ئەو وتی من سەرپەرشتی یەکەم زەکەریا فەرمووی نا قەڵەمەکانمان فڕێ دەدەینە ئەم حەوزە ئاوەوە قەڵەمی شێژێر ئاو نەکەوت و سەراو بوو دەبێ ئەو کەسە بەخێویکە سبحان الله ئەو زەمەنە قەڵەم هەبوو ئەم قەڵەمەی ئێستا إذ يلقون أقلامهم أيهم يكفل مريم قلمكان فريدا بزان قلمي شي سراو دكوي أو مريم بخيوكا قلمي حزتي زكريا نشوجر أوكوا مريم أو بخيوي كرد لمالي أو أنا بخيوكرا مالا القرآن گرنگی زۆر بە قەڵەم داوە زانایان فەرموویانە القەلەم ئەخو اللسان قەڵەم برای زمانە زمان زۆر گرنگە تۆ کە ئەم وشەیە دەکەی بەڕێزان 17 ماسوولکە لە زمان تا دەجوڵێ بە هاوکاری دەنگەژەکانی قورگت بە هاوکاری لوتت لێوەکانت ددانەکانت ئەمجا ئەم سەوتە دەردەچێت کە یەک وشەیە زانایان فەرموویانە زمان بەم هەموو گەورەی کە تعبیر لە ناخی ئەوەی لە دڵتایە بە زمان دەری دەبڕی قەڵەم برای زمانە باوەڕتان بەجارە قەڵەم گەورەترە لە زمان چونکە تۆ نامەیەک بۆ شوێنێک دەنووسی ناتوانی خۆت بگەیتە ئەو کەسە وەکو بۆ خۆت قسەی بۆ بکەی بەڵام بەبێەوەی کەس گوێی لێ بەبەنیهێنی نامەکە دەخوێنێتەوە کەواتە زمان قەڵەم برایەتی بەڵکو دەقی تەرجمەی قسەکانی تۆ وەکو خۆی دەکات بەبێ خیانەتکردن قەڵەم زۆر گەورەیە ئەوەی کەوا زمانی نییە چەند کەسێ ناتوانێت وتار بدا چەند کەسێ ناتوانێت قسە بە خەڵک بکە و خزمەت بە زمان بکە بەڵام خوا تەعویزی بۆ کردوێتەوە یەک قەڵەمی هەیە کە دەکەوێتە بواری نووسینەوە هەر شیرینە کتێبەکانی بخوێنیەوە کەواتە قەڵەم دەوری ڕاگەیاندنی زمانیشی بینی وما يسترون خوا دەفەرمێ سوێند بە دیێڕی نووسین سوێند بەو لاپەڕانەی کە نووسینیان لەسەر دەنووسێ خوا سوێندی پێ خواردووە ئەم دیێڕانە گەورەی کتێب دەرەخا کە خوا قورئانەکەی خۆی ناوناوە الکیتاب سبحان الله یەکێ لە ناوەکانی قورئان الکیتابە کتێبە خوا دەفەرمێ قورئان کتێبە بەڵام چۆن کتێبێک وەکو هەر کتێبێک نا ذلك الكتاب لا ريب فيه قورئان ئەو کتێبەیە هیچ گومانێکی تێدا نییە تەواوی ئەم سەرزەویە بگەڕێ کتێبێکت دەست ناکەوێت بڵێ نووسەرەکەی بڵێ لە هەڵەی چاپ بە دوورە ئەگەر توانی یەک هەڵەی چاپخانەی تیانە بێ کە دەگمەنە خاوەنەکەی ناتوانێت بڵێ ئەم نووسینە هەتا لە بواری فکریدا بەسەر بەخۆی دەمێنێتەوە چونکە نووسینی وهەیە بیردۆزێکە بۆ 100 ساڵ لەمە بەرباش بووە بەس ئێستا زانست پێشکەوت بە کەڵک نەما ئەبێ فڕێ بدرێ یان نوێ بکرێتەوە یان بڵێ ئەم دەستەواژانەی کە لەم کتێبەدان هەتا ئاخر زەمان بە کەڵک دێن ئەو دەستەواژەی 100 ساڵ لەمەوە پێش کوردی پێنووسراوە ئێستا جەنابەت بیخوێنەوە لەوانەی لێ حاڵی نەبینی وەی عەرەبی و فارسی و تورکی تێکەڵاوە دەستەواژەکان لە کتێبەکە دەگۆڕێن ئەو کتێبەی دەیخوێنێ و ئەڵێ چاپی حوتەمی ئەو کتێبە زیادکراوە و بژارکراوە خراپەکانمان لێلا بردو و چاکەکانمان بۆ زیاد کردووە بەس تەنها یەک کتێب هەیە لە عالەمە هەتا قیامەت خوا بفەرمێ لا ڕەیبە فیه ئەم سەری بۆ ئەو سەری بخوێننەوە یەک نوقسانی و گومانی تیان نییە
ئەوە بە تەحەداوە بەس چونکە بەشەر دەستکاری نەکردو هی کەلامی خوایە بۆیە تەحەدایەکەوەندە بەهێزە. بەڵام بەداخەوەم جاری وایە فەریکە خوێندەوارێک ڕاست دەبێتە وڵا ڕەخنەم لە قورئان هەیە، ئەوە بەڕاستی ئەو پەڕینە خوێندەوار و جەهلە. بەڵام چۆن وڵامیان بدەیەوە؟ بەسەراتێکی خۆشەیە بۆ جەنابتانی باز دەکەم. شاری کۆی خۆمانە، ئەم شاری کۆیە، پیاوێک کاتی خۆی کۆلکە فەقێ بووە، دووسێ نامیلکەی چکۆلەی خوێندوون، جایوا بە تەشتێ ئاو دەکەوێتە وشکەمەلە. ئیواوەی کە خوێندەوار نەبێت دوو کتێبی خوێندەوە زانێ علمی ئەوەڵ و ئاخر بەس ئەم خوێندوێتی. ئەمیش لە فەقێهەتی قورئانی خوێندۆ، یەک دوو کتێبی چکۆلەی خوێندوون، دوای وازیێنا و دەستی کردووە بە کاسبی. جا کۆلکە دکتۆر گیانت دەبا، دکتۆرێک کە دکتۆر نییە بە یەک دەرزی سەقەتت دەکا. کۆلکەمەلە دینت لە ناو دەبا، ئەوەی کە خوێندەواری دینی نەبێ و بێ بە ناوی دینەوە خزمەت کە خەڵک دەفەوتێنێ، ئەوەش زۆر خەتەرە. ئەم پیاوە دێتە خزمەت مەلای گەورە، ئەڵێ وەڵا قوربان قسەیەکم هەیە بیکەم، ئەفەرمێ بەڵێ، ئەڵێ وەڵا قوربان ڕەخنەم لە قورئان هەیە. نەعوذ بالله. مەلای گەورەش سەی دەکا، ئەڵێ کاکە جا تۆ هیچت خوێندووە؟ ئەڵێ وەڵا قورئانم کاتی خۆی ختم کردو، یەک دوو کتێبیشم خوێندووە، بەڵام وەڵای دەبوو قورئان زۆر شتی هەیە غەڵەتە. نعوذ بالله. مەلای گەورەش تووڕە نابێ، ئەڵێ ئەم کابرایە زۆر جەهلی هەیە، بەڵام پێویست ناکە بیڕەتێنم، با قەنەعاتی پێ بکەم. سەی دەکا ئەم عیلمێکی پێ نییە بە عیلمیان قسەی بۆ بکە، بەڵام گوێی بۆ دەگرێ بۆی بە عەقڵ قسەی لەگەڵا بکە. ئەڵێ کاکی خۆم تۆ لە قورئانە لەکوێ ڕەخنەت هەیە؟ دەبیانڵێ ئەڵێ قوربان لە سوورەتی ڕەحمانە ڕەخنەم هەیە. باشە بۆ خوا ئەوەندە جارە دەفەرمێ فەبیئەیی ئالائی ڕەبیکوما تکەذیبان، هەر ئاەتێک دەخوێنێ و جارێک وا دەڵێ ئەی یەک جار بەس نەبوو، ئەم هەموو دووبارەیە زیادە نییە؟ وەڵا بەدڕێی من بێوانە هەموو ڕەشکەیەوە باشە، ئەوە هەموو زیادن. مەلای گەورە دەفەرمێ جاوەر لەگەڵ ئەم نەزانەیە چی بڵێ؟ کابرا کە عالم نەبێ بە عیلم قسەی لەگەڵ ناکرێ، بەڵام دەبێ بە عەقڵ پێی بسەلمێنم کەمە زۆر هەڵەیە. مەلای گەورە پیاوێکی زۆر ژیر بۆ مەلا محەممەدی جەلیزادەی کۆیە. ئەڵێ کاکە ئێستا تۆ چ کارەی؟ ئەڵێ وەڵا کاسبم. ئەڵێ هیچ جار چووی بۆ بارەدار بۆ شاخی هەیبە سوڵتان و ئەوانە؟ ئەڵێ بەڵێ. ئەڵێ بە کۆڵ داردێنی یان بە گوێ درێژ؟ ئەڵێ خوا گوێ درێژێکی شینی داوە هەر شیر نەبارەداری پێبێنی، وەک ئێستا پیکابێکی هەبێ. ئەڵێ باشە کە گوێ درێژەکە لێ خوڕیە چی بۆ بارەدار بە هەورازی هەیبە سوڵتانە سەرەکەوی چی بە گوێ درێژەکە ئەڵێ؟ دوو لە جەنابتان پەرژین بێ و ماڵی خواڵێ. وەڵا پێڵم هەچە هەچە. ئەڵێ ئەو سەر کە بارەدارەکەت بار کرد و گەڕایتەوە بەرەو ماڵ لە لێژیەکە هاتێ خوارە بەرەو کۆیە چی بە گوێ درێژەکە ئەڵێ؟ ئەڵێم وەڵا هۆش هۆش. وتی چەند جار وا دەڵێ؟ وتی وەڵا لەوانێ 100 جار وا بڵێم. وتی کاکە یەک جار وا بڵێ بەسە، یەک جار بڵێ هۆش بەسە. وتی ئاخە قوربانەوە کەرە لە بیری دەچێتەوە، دەبێت خێرا خێرا بە بیری بخەمەوە. فەمووی دەی خوا ئەو قورئانی بۆ کەرێکی وەک تۆ ناردووە، ئەوەندەی خەڵاتی خوا بە سەر تا ڕژاوە هەموو دەقەیە لە بیرت دەچێتەوە، خوا دەبێت بە بیرت خاتەوە. بفەرمێ فەبیئەیی ئالائی ڕەبیکوما تکەذیبان، بە کام خەڵاتی خوای پەروەردگار بەکەم دەزانی ئەی ئینسان؟ سبحان الله. ئەڵێ کابرا کەوتە قەنەعەتە وتی وەڵێتر وەڵا قسەیەکم نییە. فەرمووی ئای باشە کەرەکە یەک جاری هۆش و هەچە بەس بوو، ئەوە قورئانە، دەبێت کەسێکی وەک تۆ ناحاڵی حاڵی بکە هەموو دەقەیە بە بیرت خاتەوە خواچی پێبەخشیوی. لەبەرەوە قورئان لا ڕەیبە فیه. من دوێنە کە وتاری ئەم جومعەیەم حازر دەکە سبحان الله ئەوەم کەوتە بەرچاو، خۆزگە مەلای گەورەی کاتی خۆی ڕەم بێ ئەمەی بەرچاو نەکەوت پێ، چونکە وەک ئێستا زانست پێش نەکەوت بوو. هەر لەو سوورەتی ڕەحمانە ژماردم 31 جار فەبیئەیی ئالائی ڕەبیکوما تکەذیبان هاتووە. بەڵام گەورەی ئیعجازی عیلمیەکە لەوەدایە قورئان کە خوێنتانەوە بەڕێزان بە وردی بیخوێننەوە، هەروە بە سەحی بەسەریا تێمەپەڕن. ئەو ئاەتانەی کە باسی جەهەنەم دەکەن و لە دوایانەوە دەفەرمێ فەبیئەیی ئالائی ڕەبیکوما تکەذیبان، لە قورئانە 7 جار دووبارە بوونەوە، 7 ئاەتەوە 7 جار فەبیئەیی ئالائی بە دوای هاتووە. دەچێتە سەر باسی بەهەشت و خۆشیەکانی بەهەشت، 8 جار دەفەرمێ فەبیئەیی ئالائی ڕەبیکوما تکەذیبان. دەیسەی قورئانیش کە دەرگاکانی دۆزەخ جەهەنەم 7ن، دەرگاکانی بەهەشت 8ن. ڕێک ئەوە لە سوورەتی ڕەحمانە ڕەنگی داوەتەوە. دەی ئەو خالیقەی کە ئەرز و ئاسمان و بەهەشت و دۆزەخی دروست کردووە، هەر ئەو ئەڵڵایەشەکە و قورئانی نازڵ کردووە. هەی نەزان ڕەخنە لە قورئان ناگیرێ، لا ڕەیبە فیه. ئەمە کتێبە، بۆیە هەر کەس دەیەوێت کتێبە بخوێنێتەوە بە حەق کتێب بێ با پەنا بۆ قورئان بەرێ. ئەوەی کەوا بینیتان لەسەر تەلەڤیزۆن، لە ڕۆژنامە، لە ڕادیۆ، لە فڵان، هەر هەستت کرد بۆنی دژایەتی قورئانی لێ دێ بە زەید پێدا بێتەوە، بڵێ یا ڕەبی خۆیان کەسێکی وەک مەلای گەورەی بۆ بنێری کە عەقڵی ئەم کلیل لە ئەم داخراوە بکاتەوە، عەقڵە ژەنگاویەکەی بکاتەوە بە کلیلی خێر، چونکە بەڕاستی نەزانە. بەڵێ نون والقەلەم وما یەسطوڕون. بەسە بۆ گەورەی عیلم هەموو شتێک کۆتاییەکی هەیە.
ئەمڕۆ لە جیهانە دەتوانی بڵێ فڵان کەس ملیارلێری عالەمی ئەمڕۆیە کەس لەو دەوڵەمەندتر نییە ئەوەندە ڕەسیدی بانقی هەیە فڵان کەس لە پلەپایەدا گەیشتوەتە قیممە سەرۆکی ئەمریکایە فڵان کەس لە بواری سیاسەتمەداریدا بێوێنەیە بیردۆزەکانی دەخوێندرێن لە زانکۆکانی جیهانیدا لە بواری سیاسەتە بەڵام خوا دەفەرمێ وفوق كل ذي علم عليم تەنها یەک شت هەیە کە کۆتایی نییە تەنها یەک شت هەیە کەس ناتوانێت ئیدعای ئەوە بکا بڵێ گەیشتومە لووتکە یان دیاری بکەی بڵێ فڵان کەس لە لووتکەی ئەم حاڵەتەدایە ئەویش عیلمە خوا دەفەرمێ وفوق كل ذي علم عليم ئەنجا سەیری کەن قورئان دیسان چەند وردە ئازیزەکانم نافەرمێ وفوق كل عالم عالم خۆ ئەمە زۆر کەس معنای ئەمە ئاتەوا لێ دەداتەوە لەسەر و هەموو زانایەکەوە زانایەک هەیە ئەوە هەڵەیە وفوق خوا نەیفەرمووە وفوق كل ذي علم لەسەر و هەموو خاوەن بیردۆزەیەکی زانستیەوە ذي علم نەیفەرموو عالم یعنی ئێوە کەسەی بیردۆزەیەکی زانستی نووسی و داهێنانێکن لە زانستا کرد ئامان نەخەڵەتەی وابزانی کەس لە تۆ زیرەکتر نییە چونکە دڵنیا بە نەک عالم عەلیمێک هەیە لەسەر تۆوە ئیلا ڕۆژێ ئەم بیردۆزەی تۆش کۆن دەبێ و زانایەک دێ لە تۆ بارەکە باشتر دەدۆزێتەوە بە زانایان دەفەرمێن بوغڕانە بن بە زانایەکەتان لەسەر و هەموو خاوەن زانست و بیردۆزەی زانستیەوە زاناترێک دێ و لە تۆشتی زانستی باشتر دەدۆزێتەوە وما أوتيتم من العلم إلا قليلا پێتان نەبەخشراوە لە زانست کەمێک لە زانست نەبێ کەمێک لە زانست ئێستا بۆ نمونە کۆلێجی پزیشکی تەماشاکە چێ هەیە بڵێ هەموو عمرم کە کۆتایی دێ بەس لە طبە بەس لە بواری طب و پزیشکیدا دەتوانم ببمە شەهادەدارێکی بەناوبانگی جیهان و کەس لەمە شارەزاتر نەبێ بۆ ناتوانی ئەو پەڕی تۆ توانی دکتۆری چاو بی دەیوەرە هەموو عمرت کۆتایی پێدێ بەس لە ناو لە گلێنەی چاوە شەهادە بێنە ئەی لە سپێنەی چاوە ئەی لە چەوری چاوە ئەی لە فرمێسکی چاوە ئەی لە بۆری فرمێسکە ئەی لەو بژۆڵەی کە بەسەر و چاوەیە ئەی ئەو پێستەی کە ئەوەندە تەنکە هەفتاو یەک ماسوولکەی تێدایە و دکتۆر هەرگیز ناتوانێت عەمەلیاتی بکە ئەگە ئەو پێڵۆ ئاوا بۆ خۆی بەبێ ئەوەی تۆ عەزێتت بێەوە ئاگا لێ بێدە تروکێ و چاوەکە لە تیشکی خراپ دەپارێزێ ئەگە شادی دکتۆراکەت هەر لەسەر ئەوە بێ عمرت کۆتایی پێدێ بەس نەتوانێت لە چاوا ببی بە پسپۆڕ سبحان الله هێشتا علمێکی کەمتان پێبەخشراوە بۆیە علم لە هەموو شتێک گەورەترە چونکە ئەو سەری نییە کەسێک نییە بڵێ وەڵایی لەسەر و ئەم زانایەوە زانایەکی تر نییە بۆیە پرۆسەی فێربوون من المهدی إلى اللحد لە بێشکەوە بۆ گۆڕ لە بێشکەوە کە لەدایک دەبی تا دەچێ گۆڕەوە لە پرۆسەی فێرکردن و پەروەردەکردنی خۆت و نەوە ماڵ و منداڵەکەتدا و ڕزمە بە ئیمامی شافعی ڕەحمەتی خوای لێ دەفەرمێت چەندە عیلم و زانیاریم زیادی کردووە ئەمجا بۆم دەرکەوتووە کە چەند نەزانم والله چ کتێبێکم خوێن بێتەوە چەند زانیاریم زیادی کردبێ ئەمجا زانیاریم بە نەزانی خۆم زیادی کردووە ئەمجا زانیمە پار هیچ نازانم زانیمە هەفتەی ڕابردوو هیچم نەزانیوە چونکە ئەمڕۆ شتێشکی تازە فێر بووم مرۆڤ دەبێ بجوڵێ لمن شاء منكم أن يتقدم أو يتأخر الله أكبر قرآن چەند عەزیمە ئەی مرۆڤ تۆ دەبێ بجوڵێ جایان بەرەو دواوە دەگەڕێەوە یان بەرەو پێشەوە دەگۆڕێ ئەلێ لە قورئانە بینیوتانە ئەو يتوقف هەبێ قورآن وای نەفەرموو یان دەبێ ئەی گەل ئەی نەتەوە ئەی میلەت بەرەو پێشەوە بڕۆی یان دەبێ ڕۆژ بە ڕۆژ بەرەو پێشەوە بڕۆی یان دڵنیا بە ناوەستی لە ئاستێکە زەمان دەتێنێتەوە دواوە گەلان پێش دەکەون و تۆ دوا دەکەوی بۆیە پێغەمبەری دڵسۆزی ئێمە صلی الله عليه وسلم لە نیشانەکانی ئاخری زەمانە کە خەڵک وا ئەزانێ کە ئەم نیشانانە خوێندرانەوە یعنی ئەز دەستەوەژنۆ دانیشە کاسبی مەکە مەخوێنە چونکە دنیا کۆتایی پێهات نابراکانم خوشکانی بەڕێزم کە ئیسلام ئەمە دەفەرمێ خۆشەویستمان صلی الله عليه وسلم دەفەرمێ ئەمە نیشانەی ئاخر زەمانە ئەفەرمێ ئاگادار بە ئەمە چاکەکانێتی و لەم چاکەیە دوامەکەوە ئەمەش خراپەکانی ئەو زەمانەیەوە لەم خراپەدا بەشداری مەکە پێغەمبەری خوا دەفەرمێ ئین بەینە یەدەی الساعە لەبەردەمی هاتنی قیامەتە ئەی خەڵکینە ئەم نیشانانە بە چاوی خۆتان دەبینن تەسلیم الخاصە سەلامکردن کەم دەبێ بە جددی نەیناسی ئامادەنی سەلامی لێ بکەی کەس سەلام نەناسیا و ناکە خۆشەویستی بە ئیعتیبارێکی تر لە نێوان مرۆڤەکاندا کەم دەبێتەوە وەفەش و تیجارە فەرمووی بازرگانی زۆر دەبێ بە هەزاران خەڵک دەست دەکەن بە بازرگانی حتى يعين المرأة زوجها على التجارة ژن یارمەتەدەری پیاوەکەی دەبێت لە بازرگانیدا ژنیش دەست دەکەن بە بازرگانی لەگەڵ پیاوەکاندا ئێستا پیاوی وایە بازرگانە ژنەکەی سکرتێرێتی لە مەکتەبەکەی دانیشتووە معاملەی سەدان دەفتەر دۆلار دەکا فەرمووی وقطع الأرحام دەبینن سیلەی ڕەحم نامێنێ برا بەزەی بە براکەیدا نایە وشهادة الزور شاهدی درۆ زۆر دەبێ هەبرا هەر لە خۆ شاهدیەدا وكتمان شهادة الحق بۆ شاهدی درۆ خەڵک ئامادەیە بەڵام شاهدێکی حەقی بکەوێتە لە ئامادەنی لەگەڵ بێ بۆ مەحکەمە شاهدێک حەقەکەت بۆ بدا وظهور القلم
فەرمووی قەڵەم زۆر دەبێت بە ئارەزوو نووسەر زۆر دەبن ئەوەندە نووسەر و کتێب و قەڵەم دەکەوێتە مەیدانەوە قەت مێژوو بەخۆیەوە نەبینیوە ئەمڕۆ ئەو هەموو دەستگای چاپە هەیە ئەو هەموو نووسەرە هەیە ئەم هەموو ڕۆشنبیر فکرە هەیە فەرمووی ئەوە نیشانەیە دەی پیانسە زەم فەرمووی لەم کاروانە دوامەکەوە تۆ سیلەی ڕەحم مەپچڕێنە تۆ لەگەڵ براکەت باش بە تۆ بازرگان بە ئەمە چاکە بەڵام شاهیدی بە درۆ مەدە بەڵام بڕۆ پەلاماری شاهیدی حەقدە بەڵام قەڵەم بەدەست بە چونکە میلەتان قەڵەم بەدەستەوە دەگرن ئەی مسلمان دوامەکەوە ئەمجا لە حەدیث یشکەدا کە ئیمامی نەسائی ڕیواەتی کردو و ئەلبانی فەرموویەتی صحیحە إن من أشراط الساعة أن يفشو المال ويكثر لنشان كان قيامتها الثروة وسامان زور دبي وبلا دبي توبنا خلقا أو أمر لجفاني كسيكا بحو بشتي أوان دين أبوه فمي مال وسامان زور دبي وتفشو التجارة لرشا فمي بازرقاني پردستيني ويظهر الجهل خلق بأحكام دين إسلام جاهل دبي والله يسال لزوربي خلقي برسي كومال أحكام دين إسلام يكز نايزاني خلق بو دنيا زيرك بلان بو كاروباري قيامت بداخل وتنبلو نزان ويبيع الرجل البيع فيقول لا حتى أستأمر تاجر بني فلان فموي بتشاي خوتان دبينن دشي ولا فلان كز لي هاتون فلان شتل بكرم الله ناتو انا بيد بفروشم تا برز بتاجير غوركي بني فلان كز نكم چونك اول شيء لعامه ببزام اوسع دياريك سبحان الله امرويا شاولي وكالتي عام هيا ويق وكيل لشارك هيا لولاتك هيا فروشياري بچوك تا برز بونكا ناتو انا سعل لسشتك دابني فموي اوش بچای خوتان دبینی یعنی فموي مسلمان دوامکوا توش ابل لم کمپانیا و پروژانه بجدار بی خو حدیثه گنا فرمل لو کاته هیچ کاس بی مکن نه فموي دوامکوا توش پلامر ده او خوکان لحلال بکاری بینا فموي ويلتمس في الحي العظيم الكاتب لا يوجد او زمنك او مكتبي كرين فروشتن بازرگاني اندهاد لشاريشي گورو كولان و گندشي گوره داده قريبو يكي لا پريكت بقلم بو بنوسي دستن ناكوه یەکەم جا فەرمووی قەڵەم زۆر دەبێت ئەی بۆ لێرە قەڵەم نامێنێ نووسەر نامێنێ عولەما دەفەرمون ئاماژەیە بەم کۆمپیوتەر و جیهازەی ئێستا باوەڕتان بێت چەند ساڵیکەی پێدەچێ نووسین بەدەست نامێنێ هەموو نووسین دەبێتە چاپی ئەلکترۆنی هەمووی دەبێتە کۆمپیوتەر فەرمودەکانی پێ سەد چۆنە هەمووی باس کردو بۆ ئێمە ڕۆژێ دەبێت نووسینی قەڵەم و سەر کاغەز نامێنێ ئێستا تۆ دایان کۆمپانیا ببینە کە دەچی هەمووی هەر لەسەر شاشەنیە هەمووی شتی ئەلکترۆنیە چه قەڵەمەکەی دەردێنێ وەرەقە بێنێ هەمووی لەسەر کۆمپیوتەر تۆمار دەکرێت یەکسەر بەنامەیەکی ئەلکترۆنی دەنێرێ بۆ شوێنی شتێک یەکسەر بە ئیمێڵ بەگەڕەوان دەکرێت دەی پێ فەرمووی علم پێش دەکەوێت ئەی مسلمان تووریا بە دوانەکەوی لە هاتەی قیامەت ئەمە نیشانەکانیەتی تۆش پەلاماری علم و زانیاری دە چونکە ئەگە پێش نەکەوی لە میلەتان دوا دەکەوی چاولێ ئێمە ڕۆژ بە ڕۆژ دوا دەکەوین چونکە لەگەڵ نیشانەکانە ناڕۆین خەڵم زوڵم لە حەدیثیش دەکات ئەمە نیشانەی قیامەتە ئامان حەقی هیچ نەبێ هەمووی پیسە کۆمپیوتەریش جەهلە نابرام فەرمووی پەلاماری بدە خێرا فێری بە چونکە دوا دەکەوی ئەگەر فێری نەبی پامێک بە خوێندکارانی بەڕێز لە کاتی سەرەتای ساڵەوە هێشتا تازە قۆناغی ساڵەکە دەستی پێکردو ئەوەڵیەتی پێتان دەڵێم زانست بە ماندووبوون فێر دەبی زانست زۆر بە نرخە شتی بە نرخیش ماندووبوونی زۆری دەوێت تەماشاکە ملکەچی و مامۆستای دەوێت پێغەمبەرێکی بەڕێزی وەکو موسای کەلیم الله سەلامی خوای لەسەر بێ یەکێک لە پێنج پێغەمبەرەی ئولوالعەزم موسایە ڕزگارکەری قەومێکی ستەملێکراوە ڕزگاریکردن لە دەست گەورەترین دیکتاتۆری جیهانی کەواتە موسای شۆڕژێر دژی دیکتاتۆریەت ڕوخێنەری قەڵای ستەم ئەم موسایە بەدوی عیلما دەگەڕێ خوا دەفەرمێت لە تۆ زاناتر هەیە دەفەرمێ خوا بە شوێنیا دەگەڕێم برۆ زۆر بڕۆ حتى ئەمضیە حقوبە حتا چەند شی و دۆڵ و دەریا دەبڕێ بەدوی یەک مامۆستایە مامۆستاکە لە ئیمانە لەم کەمترە موسا زۆر گەورەترە لە خضر چونکە ئەو عەبدە ساڵحە لە حەدیثی بوخاریە دەفەرمێ ناوی خضرە کوردەواری خۆمان پێڵان خدری زیندە فەرمووی خوا عیلمێکی بۆ بەخشیوە کە ئەی موسا تۆ ئەوە نازانی دەی موسا زۆر لە پلەپایە لە خضر گەورەترە بەڵام عیلمێک بەوە لای ئەوە هەیە کە تۆ نیتە عیلم وایە ئەو هەیەتی و تۆ نیتە دەفەمێت دەگەڕێت بە شوێنی حتای دۆزێتەوە کە دەیدۆزێتەوە سەی موساکەن خوێندکارانی خۆشەویست قوتابیەکان ئەفەرمێ هەل ئەتەبیعوکە عەلا ئەن تعەللیمەنی مما علمتە ڕوشدا سوڕەتی کەهف ئایەتی 66 ئەی مامۆستای بەڕێز بە هەل بە پرسیار ئایا بۆم هەیە شوێنت بکەوم ئەتەبیعوکە تۆ بڕۆی لە پێشەوە من بە هەنگاوەکان تا بڕۆم تۆ برا گەورە و من برا بچووک بم لە خزمەت تا بم بۆی لەو عیلم و زانیاری کەوا بە تۆ بەخشراوە من شتێک فێر بم نافەرمێ هاتوون فێرم کەی ئەم تعبیرە زۆری فەرقە ئایا ڕوخسەتم دەدەی ئیزنم پێدەبەخشی شوێنکەوتووی جەنابەت بم و لە عیلمەکەت فێر بم تعبیری قورئانی چەند جوانە ئەمە تەلەبەی موسڵمان دەبێ ئاوا داوای عیلم بکە دوو جار خضر خاوەن زانستەکە موسا ڕەفز دەکا
دوو جار ئیزنی ئەدا بەڵام چونکە ئەم بەدووی عیلمەوەیەوە ڕز نابێ وەڵا بە تەلەبەی ئێمە دوو جار ئەوە ئیزنی دا مامۆستا تەلەبەکەمان ناخوێنێ پێی دەڵێ ئینەکە لەن تەستەطیع مەعیە سەبرا نەخێ لەگەڵمان مەبە چونکە ناتوانی لەگەڵ منە ئارام بگری وكيف تصبر على ما لم تحل به خبرا أو من أنجام دم توزع نستد فيني لبرو تورد بيدروي نعناها اللي يستا ورفاقة مكة أو إذني دا منو توبين آدم أقول دي باشا برفاقة مرازي نبي خو حافظ بلام نام وساد فرمي ستجدني إن شاء الله صابرا ولا أعصي لك أمرا ببستي خواي قورا آرام دا قرمو بيدولين ناكم وسركيسي فرمان الناكم تو أمرك ومن جبل جيكم هر قبولمك ديسان خدر موسى ردكاتوا ديو درسي في نظر پێدەڵێ فإن اتبعتني ئەگەر هەر ناچاری شوێنم کەوی هەر واز ناهێنی فلا تسألني عن شيء حتى أحدث لك منه ذكرى نابێ پرسیاری یەک شتم لێ بکەی تا بۆ خۆم پێت دەڵێم ئەنجامی ئەو شتە چییە نەچی پرسیارم لێ بکەی ئەها پرسیار مافی قوتابیە هەموو دەمێ بیکە مامۆستاکە دەڵێم موسا نابێ یەک پرسیاریش بکەی لە واستەی کە ئەو شتانی من ئەنجامی دەم ئەو دەرسەی پێت دەڵێم حتا خۆم بۆت باز دەکەم ئەفەرمێن ملکەچم جا تەماشاکە لەوێدا دوو جار ڕەتی دەکاتەوە بەڵام چونکە دەیەوێ فێری زانستەکە بێ ئەمری مامۆستاکەی هەر قبول دەکا و ڕەفاقەتی سەفەرەکەی دەکا و لێی سوودمەند دەبێ بۆی ئیمامی شافعی دەفەرمێ ئەرى العلم في جوع وذل ومحنة وبعد من الآباء والأهل والوطن فلو كان كسب العلم أسهل حرفة لما كان ذو جهل على الأرض في الزمان والله بيليم لك بيناوي فيربوني أمزان استدى إمام شافعي دفرمي برسيتي زليلي محنة ندامتي دوري لباوكو دايكو أهل وڵات و نیشتیمان و خۆشەویستان هەر هەموم چێش لە پێناوی ئەم عیلمەدا بەخوا فێربوونی زانیاری ئەگەر ئاسانترین پیشە بوویایە نەزانێک لەسەر زەویدا دەست نەدەکەوت بەڵام هەموو کەس تەحەمولی ناکات چونکە زۆر مشەقل لە ڕێگای فێربوونی عیلما دێتە ڕێگا ئەمە پەیامێکە خوێندکارانی خۆشەویستم بۆ ئێوە کە ئاگادار بن ئینشاءالله بە جوانی بخوێنن هیممەتتان بەرز بێ وەڕس مەبن دووەمیان ئەی خوێندکاران و قوتابیەکانمان بۆ خوێندن وەکو دوو شت وابن پەیژە لەگەڵ زەڕەبین پەیژە پەیامی چییە پەیژە پێت دەڵێ ئەگە بتەوێ بە جوانی سەرکەوی بگەیتە سەربان و لووتکە ئەبێ هەنگاو بە هەنگاو سەرکەوی ئەینا تۆ بتەوێت لە خانەی یەکەمەوە بچێ خانەی پێنجەم بەو پەیژەیە ناگەی بەڵام ئەگەر بتەوێت هەنگاو بە هەنگاو سەرکەوی یەک تۆز ماندووش ناوی بە ئاسانیش سەر دەکەوێت سەرەوە خوێندنی ژوایە ڕۆژانە سەعی خۆت بکە وا بزانە پەیژەی یەکەمە ڕۆژی دووەمیش سەعی بکە قۆناغی دووەمە یەکسەر سەر دەکەوی وەختی زانی شەوی ئیمتیحان هیچ تەنگەتاو نەبووی بەڵام تۆ دە ڕۆژ سەعی نەکرد بێ بتەوێت لە شەوی ئیمتیحانە سەعی بکەی باوەڕتان وەکو ئەوە بێت لە قادرمەی یەکەمەوە هەنگاوێک باوی بۆ قادرمەی دێم سەی دەکەی یان بە پاشۆپاش دەکشێەوە دەرناچی یان زۆر ناڕەحەت دەبی و سەرکەوتوو نابی قەت خوێندن و سەعی ئەمڕۆت مەخە بەیانی پەیژەی بخوێنە دووەمیان زەڕەبین شوشەی ئەو پەنجەرەیەش دەیبینی شوشەیە هەردووشیان تیشکی خۆریان لێدا بەڵام ئەم پەنجەرەیە هەرچی تیشکەکە دێ هەمووی وەکو یەک بڵاو دەکاتەوە کۆی ناکاتەوە بۆیە نا ئەوە تا لەبەر پەنجەرەکەدا دەنیشی و تیشکی خۆرەکە زەرەت لێ نادا بەڵام چێ هەیە بتوانێت بەرامبەر بە زەڕەبینێکی بە قووەت لە ماوەی دەقەیە دوو دەقەیە دەستی لا نەبا و نەسووتێ ئەو لاسی کە دەسووتێنێ ئەو جگەرەیەدا دەگیرسێنێ بۆ چونکە زەڕەبین یەک عادەتی هەیە هەموو تیشکەکە لە یەک خاڵا کۆ دەکاتەوە کەواتە قوتابی دەبێ هەموو فکر و هۆش و ئامانجی ژیانی بەس خوێندنەکەی بێ ئەم جا وەکو زەڕەبینەکە کاریگەری خۆی دەبێ و دەچێتە مێشکێ و ئامانجی دەپێکێ ئەینا وەکو شوشە تۆ وەرزشەوانیش بی نووسەریش بی سەری فلیمیش بکەی کۆمپیوتەریشت پێ بێ ئەنتەرنێتیش بەکاربێنی پەیجی فەیسبووکیشت هەبێ و تەلەبەش بی بڕواتان بێ وەکو پەنجەرەکە لێدێ وەختی ئەزانی هیچ تیشکێک کۆ نەبووەتەوانی و هیچ ئامانجێکن نەپێکاوە تا مەکتەبت تەواو دەکەی وەکو زەڕەبین هەموو شتەکان بخەسەر چەقێک کە بریتیە لە خوێندنەکەت سێم پەیامم ئەو خوێندکارانی ئەم ساڵ لە 6 دەرچوون بە ئیزنی خوا دەچن بە پەیمانگا و زانکۆکان بەشێک هەڵبژێرن کە خولیا و هەستە خولیات لە چییە بزانە لە مناڵیەوە ئالوودەی چ بووی حەزت بە چییە ئەم ساڵانەی خوێندن بە چ شتێک دڵت ئیسراحەت بووە ئاواتت چی بووە نەک ئاواتت ئەوە بێ خۆزگە لە کولیە وەرگیرن دەڵێن معاشی زۆرە زوو تەعین دەبی لە وڵاتی ئێمەدا چونکە خوێندن بە حەز نییە بەداخەوە ئەم سیستەمە سەقەتەی و بە کەلۆری شەشەکان تەلەبەی ئێمەی سەقەت کرد وەزارەتی پەروەردە و فێرکردنی باڵا تو خوا ئەم سیستەمە کۆنە فڕێدراوە لابەرن تەلەبەیەک معقولە هەموو جوهدی ساڵانەی بکەوێتە سەر یەک ئیمتیحانی شەش ئەبینی لەو کاتیان نەخۆش بووە تەعزیە هەبووە قەدەرێکی بەسەرا هاتووە ترسێکی بۆ هاتووە
دەرەجەی نەهێناوە بەڵام وەڵڵاهی زۆر لێ هاتووە زۆر حەزی لێ بێتە پزیشکێک بەڵام تۆ ناهێڵی دەیهێنێ دواوە جا چونکە لەو بەشەیدا هاتوو بە ئارزووی خۆی ناخوێنێ هەر خواخوایەتی جامیعە تەواوکە و نەجاتی بێ لە کتێبەکانی ئەڵە ئەو ڕۆژەی کە جامیعەم تەواوکە تەلەبە هەبوو نووسیوێتی وا ئەزان تازە لەدایک بووم نەجاتم بوو لە دەست کتێب و قەڵەم بۆیە عیلم لە وڵاتی ئێمە بەڕێزان پێش ناکەوێت چونکە خەڵک بە ئارەزوومەندانە ناخوێنێ پسپۆڕیەکەی بەشی خۆی نییە لە 190 مامۆستای ئێمە حورمەتم هەیە کە لە مەکتەبەکانە دەرس دەڵێتەوە بە ئارەزووی خۆی نەبووتە مامۆستا ئاواتی ئەوە بۆ بێتە دکتۆر ئەندازیار محامی یاساناس بەڵام دەرەجەکەی کەم بۆ کتێبی کوڕە بۆ بەشی مامۆستایی بیجێڕنەوە بەشەکانی مامۆستایی نزمترین دەرەجەیان دەوێت کە بە پێچەوانەوە ئەبوایە دەرەجەی 100 مامۆستا بوویە چونکە هەموو پیشەکان لەبەردەستی مامۆستا پەروەردە دەبن قەتتان بینی تەلەبەیەک 100 بەرکەوت بێ بڵێ ناچمە کۆلێجی پزیشکی دەبێ ببمە مامۆستای کیمیا لە مەکتەبا دەرس بڵێمەوە نایبینی ئەڵە خوا دەکا بەرزتر وەرم دەگرێت چیشم بە مامۆستایەتیە کە بە زۆر کردت بە مامۆستا حەزی لێ بێتە ئەندازیار کەچی بە زۆر تۆریکی بە مامۆستای بیرکاری هیچ حەزێکی پێی نییە تەلەبەکانیش لەبەر دەستیا پەروەردە نابن چەند کەس مێژووی خوێندووە لە وڵاتی ئێمە چەند کەس هەڵگری بڕوانامەیە لە مێژوودا بەڵام چەند دکتۆر کەمال مەسەرمان هەیە توخوا لەم وڵاتەیە یەک دانەمان هەیە یەک مێژوو نووسی گەورەمان هەیە پرۆفیسۆر دکتۆر کەمال مەسەرێکمان هەیە کە مێژووی کوردی لە وڵاتانەوە هێنایەوە تاوتوی هەمووی کرد شەن و کەوی کرد ساڵ و ڕۆژ و تەمەنەکەی هەمووی تێکەڵاو کرد چونکە لە ژیانی مناڵیەوە حەزی بە مێژوو بووە لە چیرۆکەکانی نەنگمەوە حەزم بە بەسەراتی مێژووی دەکرد فعلا چۆ بەشی مێژووی و ئەو هەموو خەڵکیتە مێژوو دەخوێنێ کوا بەرهەمەکانیان کوا مێژوو دیراسەی لێکۆڵینەوەی مێژووییان تەلەبە ئەناسم طبی عامی تەواو کردووە نووسەرێکی بەناوبانگە ئەڵێ لەبەر خاتی قسەی داکەم بوومە دکتۆر ئێستاش پێم خۆش نێت دالی دکتۆرەکەم پێوەنێن چونکە کاتی خۆی بە حەزی خۆم نەمخوێندووە حەزم لێ ڕۆژنامەنووس بوومە لەبووە لە ڕاگەیاندنا ئیشی ئەدەبیاتم بکردایە چاو لێ حەزت لێ نەبوو دکتۆریش بی حەزت بەدارەکەی نییە بە پێچەوانەوە خەڵکانێکی کەمان هەن کە دەخوێنن ئامانجیان بەس بە دەستێنانی شەهادەیەکە نەک عیلمێک ئێستا سەردەمی گەڕانە بە دوای دالە جا هەیە فعلا دکتۆراکەی دالی دکتۆراکەی ڕاستە فعلا دکتۆرە بەڵام بڕواتان هەبێ حرمەتم هەیە بۆ هەڵگری ئەو شادانە ئیوا دالی پێوەیە دکتۆر فڵان کەس نازانم ئەم دالە دەروێشە یان دێوانەیە بەس دالێکی وەرگرتووە جا نازانیوە دالی دەروێشیە دالی دێوانەیە دالی حیزب پێی بەخشیوە دالی زانکۆیەک ئیکرامیە وەڵا ئەمە خانە نشین کراوە ئێستا هەر سەردەمی بەدەستێنانی دالە بەڵام یەکیان دالی دکتۆراکەیە ئەوەی تری هەمووی بە دووکەوتنە بەداخەوە بۆی علم دوا دەکەوێت بەرنات هالین زانایە کە دەڵێ پیاوێک هات بۆ لام تەمەنی 43 ساڵ بوو وتی 15 دانە ساڵە ئیشی حقوق و مافناسی دەکەم پارێزەرم بەڵام یەک دقەیە دڵم بە ئیشەکەم خۆش نەبووە ئەبێ تووشی نەخۆشی نەفسی نەبوو بم ئەو زانایکی کۆمەڵناس و دەروونناس بووە ئەڵێ پێم وت باشە تۆ کاتی خۆی بە مناڵی حەزت لە چی ئیشێک بوو دەستکاری چیت دەکرد بە چی کارێکی خۆت زۆر دڵخۆش بووی وتی والله بە دوو کار ئێستاش لە بیرمە زۆر دڵخۆش بووم دایمە حەزم لێ بوو دەستم لەناو ئامێر و میکانیکا بێ باوکم ڕاوچی بوو لەگەڵ هاوڕەکانیان دەچوو بۆ ڕاو تاپڕەکەی ژەنجی کردبوو و ئیشی نەکرد گەڕایەوە چوم لێکم کردەوە پاکم کردەوە تاپڕەکەم بەستەوە تەقەی کرد و ئیشی کرد و باوکم چوو بۆ ڕاو و پاداشتیشی کردم جارێکیشان دایکم مەشینەی خەیاتیەکەی تێکچوو لێک و پێکم کردەوە خەلەلەکەم دۆزیەوە دەرزەکەم چا کردەوە و ئیشیم پێ کردەوە دەڵێ پێم وت باوکی خۆم تۆ حەقوا نەبوو حقوقی و مافنازبی تۆ حەقوا بوو ئەندازیاری میکانیک بی و لە کارگایە کار بکەی تۆ هەر لە مناڵیەوە حەزت بە میشانە بووە ئێستاش بە قسەی برات کە بڕۆ جارشکە بخوێنەوە بەشی هەندەسە تەواوکە لە هەندەسەی میکانیکە لە دوای 43 ساڵەوە چوو دەستی کردەوە بە خوێندن لە 50 ساڵیا بوو بە ئەندازیار و مهندس باشترین ئەندازیاری میکانیکی وڵاتی بەریتانیا لێ دەرچوو حەزەکەی خۆی دۆزیەوە لەبەرە تۆ بگەڕێ بزانە داخۆی حەزت بە چییە ئاواتت چییە ئەتەوێت لە چ بەشێکا خزمەت بکەی ئەمجا وڵاتەکەمان پێشکەوتوو دەبێ و خوێندکارێکی سەرکەوتوو دەبی پەیامی کۆتاییشم بۆ مامۆستایانی بەڕێز ئەگە بە کورتیش بێ ئەڵێم ئێوە خوا ڕێزی لێگرتوون لە بواری علم و زانیاریە کە باسی زانستی بایۆلۆجی و جیۆلۆجی و علمی نەبات و ئەرز و ئاسمان دەکا لە سوڕەتی فاتر ئاەتی 27 و 28 لە کۆتاییەکەیە دەفەرمێ ئینەما یەخشى الله من عیباده العلماء بەڕاستی ئەوانەی زانای ڕاستەقینن لەم زانستە مرۆڤایەتیاندا لەم زانستە و علمانەدا ئەوانە لە خواترسترینی خەڵکن دەی مامۆستای بەڕێز ئێوەش لە خواترسترین و زاناترین کەس بن بەخوای پەروەردگار و لە خزمەتی دینی خوادا بن دووەمان مامۆستای بەڕێز تۆ کە چوویتە پۆلەوە بزانە لە عیبادەتی خوادای وەڵڵاهی پۆلی قوتابخانەکە دوا بزانە لە جومعەیە دانیشتووی چونکە پێغەمبەری ئێمە صلی الله عليه وسلم ئەمە موژدەیەکی گەورەیە بۆ مامۆستایانی خۆشەویست کە ئیمامی ترمیزی حەدیثەکەی ڕیوایەت کردو بە ژمارە فەرموودەی 2682 شێخی ئەلبانی دەفەرمێ فەرموودەکە صحیحە
پێغەمبەری خۆشەویست صلی الله عليه وسلم فەرموویەتی إن الله خوا بۆ خۆی ئەو وەختەی کە لە پۆلای ئەم حەدیسە دەبێ بێتەوە خوا سبحانه وتعالى بەنەفسی خۆی ومەلائکەتەه مەلایکەتە نزیکەکانی وەکو جوبریل و میکال و ئەوانە وأهل السماء هەرچی مەلایکەتی ئاسمانەکانیشە وأهل الأرض چی پیاوچاکی سەرزەویشە حتى النملة في جحرها مێرولە تەنانەت مێرولە لەناو کونەکەی خۆیدا وحتى الحوت تان نهنگ لناو قولي دريادا ليصلون على معلم الناس الخير دلن يا ربي خواه رحم بك خواه فمن رحمي بيدكم همو ملائكتي أرزو أسمانو سرزوي وميرو لو حوتيشنا أو لو بشوكي أو لقورترين لناو دريادا دلن يا ربي خواه رحم بوما مستيبك كخير فيدي خلق دكا چپلێکی گەورەیە کە تۆ لەو کاتە ئەم عیلم و زانیار و ئەدەب و ئەخلاقە فێری خەڵک دەکەی خوا ڕەحمەتی خۆت بەسەرا دەبارێنێ بەس تخوا مامۆستای بەڕێز تۆ 3 ساعاتەکە نەکەی بڵێ 10 دقەی ماوە بدە بۆ خۆتان خەریکی چ دەبن نوێنەیەک بکێشن ئەو 10 دقەیە بە فرسەت بزانە ئەم هەموو عیلم و زانیاری و قورئانە لەبەردەستایە خۆشەویستی خوای پەروەردگار و دینەکە بخەناوە دڵیانەوە فێری ڕەوشت و ئادابی بەرزیان کە دڵنیا بە مامۆستای بەڕێزی وامان هەبووە لەم شارۆچکەیەدا نمونەی مامۆستا دایکی مردووە کابرا لە سلێمانیەوە هاتۆ بۆ ئێرە مامۆستایی بۆ قوتابیەکانی ئێمە بکە دایکی مردووە مافی یاسایی خۆیەتی مۆڵەتی ڕسمی پێدراوە سەری مانگ 3 ڕۆژ دوای ئەوە تەعزیە بەجێشەوە توێتی تەعزیە لە ئیسلامە 3 ڕۆژە با دەرسی مناڵەکان و تەلەبەکانم نەفەوتێ هاتۆتەوە سەری مانگ کە بەڕێوەبەر موچەکەی داوەتێ و توێتی مامۆستا موچەی ئەو 3 ڕۆژەی لێ ببڕە وتێتی آخر نابێ مامۆستا تۆ ئیجازەی ڕسمی بووی دایکت وەفاتی کردو مافی هەبوو هەفتەیەکیش لە ماڵەوە بی نەک 3 ڕۆژ وتێتی نا یەک وشەیەکم نەکوت پێێتەوە نابێ موچەی ئەو ڕۆژە وەرگرم موچەکەی ڕەت کردوێتەوە بۆ پەروەردە دەی ئەم مامۆستایە ڕەحمەتی خوای لێ دەبێت چونکە معلمی ناسی خەیڕە دەی بزان تەلەبەت چۆن فێری ئەدەب و ئەخلاق دەبێت لەبەردەستی ئەمە نەک وا بزانی کاتەکەت بەسەربەری دووەمیان مامۆستای بەڕێز پێویستە ڕێز و هەستی قوتابی پارێزێ بەداخەوە حرمەتم هەیە مامۆستای وا هەیە بەتایبەت لە خوشکاندا لەناو پۆلە بەس نمایشی جلوبەرگ و قژی خۆی دەکا هەز ڕۆژە جلێکی تازەی لەبەرایە هەز ڕۆژە نەوعی قژەکەی و ستایلەکەی گۆڕیەوە بە نەوعێکیکە تەلەبەی کچ هەر دەڵێ مامۆستا بمە لەکوێ پەیدا کردبێ ئاگای لە عیلمەکە نامێنێ مامۆستای بەڕێز دەبێ هەستی قوتابیەکان ڕاگرێ بزانێ ئەگەر تەلەبەی هەژار لەو پۆلەیە بوو نابێ باسی جووەرەکانی خواردن و جلو و بەرگ و خانووی تازە چونکە ئەم قوتابیە لە ناخەوە دەشکێ ئای خوایە خەڵک لە چ خۆشیەکەوە ماڵی باوکی منیش چەند فەقیرن نابێ هەستی ڕاگری مامۆستا نابێ بە ئاستی زیرەکترین تەلەبە دەرز بڵێتەوە ئەبێ ئاستی نزمترین تەلەبەکە لە زیرەکییا کزە چونکە ئەو تەلەبێش لە پۆلایە ئەبێ هەوڵی ئەم کەمە تێگەێنی چونکە زۆرەکە بۆ زیرەکەکە بۆ خۆی تێدەگا مامۆستایەکی بەڕێز لە وڵاتی کوردستانی خۆماندا لە یەکێ لە شارۆچکەکاندا کە دەچێتە پۆلی دووی سەرەتایی بنەڕەتی دەڵێ مامۆستا گەیشتونەوانەی بۆ باوکم دەرسەکەی لە پۆلی دوو لە کوردیا بۆ باوکم باوکی شیرینم دوا ڕۆژی ژینم شتێکی ئاوایە مامۆستا دەڵێ کوڕان ئەوە لە ماڵەوە بۆ خۆتان دوای بیخوێنەوە قەینا بۆ ئیمتیحان داخڵ نییە لا براوە لە پەروەردەیە دواتر 2-3 تەلەبە و مامۆستا ملی یەگرن مامۆستا ئەو لا نەچووە لە پەروەردەیە دەڵێن دەزانم لا نەچووە بەڵام ئەو مناڵە 7 ساڵە چەند ڕۆژێ لەمەوە پێر باوکی مردووە لەبەر خاتری دڵی ئەو مناڵە وانەی بۆ باوکم ناخوێنین چونکە یەکسەر باوکی خۆی بەبێ دەکەوێتەوە سەیری ئەو مامۆستا بەڕێزە ئەمە هەزڕاگرتنە کە ئەوان هەموو شعری بۆ باوکم باوکی لە قەبرایە باوکی چەند ڕۆژێکە جەنازەی هەڵگیراوە ئەمە هەستی هەیە یەکسەر غوربەتی باوکایەتی دەخەوێتەوە بیر یەکسەر مامۆستا دەرسەکەی لا بردووە داخڵی نەکردووە لە ئیمتیحانە لەبەر خاتی یەک تەلەبە بەڕاستی مامۆستایەتی فەنە ئەبێ هەستی ئەو تەلەبەیە ڕاگریت و هەر ڕۆژە جلوبەرجێ هەر ڕۆژە پێڵاوێ هەر ڕۆژە سەعاتێ هەر ڕۆژە موبایلێک ئەم تەلەبەیەش لە ماڵێکی هەژار و فەقیرە هەر فکری لەسەر شتەکانی تۆیە هەر عیلمەکەی لەبیر دەچێتەوە ئەبێ بەڕاستی هەستی تەلەبە ڕاگری ئەمجا مێشکیان بوروژێنن مامۆستا بەداخەوە نابێ وشک بێ بە یەک وشە کۆتایی پێبێنێ ها پێغەمبەری ئێمە صلی الله علیه وسلم سەروەر و سالاری ئێمە پرسیاری کە دەکرد خەڵکی فێر دەکرد بە پرسیار مێشکی دەهەژاندن دەیفەرموو ئەتەدرون من المفلیس هەموو ئەو جەماعەتە وەکو جەنابتان ئێمەش لە خزمەت ئەصحابی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئینشاءالله بە خزمەتی دەگەین ئەوە خەڵک دانیش بوو یەک پرسیاری دەکرد ئەتەدرون من المفلیس ئەزانن کێ مایە پوچە کێ گیرفان و قاسەی هەڵتەکا و هیچی بەدەستەوە نەماوە ئەخەمە وشەیەکی زۆر قورسە تۆ لە دنیادا سەروەتێکی زۆرت هەبێ و یەک دقە هیچ نەمێنێ دەنگوای پێغەمبەری خوا ئەوە کەسە مفلیسە پارە و دینار و دیرهەمی نەماوە دەیفەرموون نا ئەو کەسە مفلیس نییە ئەو کەسە مفلیسە کەوا چاکە و زێر نوێژ و ڕۆژ و سەدەقات یەکجار زۆری هەیە کەچی غەیبەتی ئەو دەکا بوختانی ئەو دەکا ماڵی ئەو بە حرام دەخوا سوێندی بە درۆ دەخوا خوا هەموو چاکەکانی بە بەرباد دەدا ها یەکسەر گوێگر بەم ئەتەدرون من المفلیس هەموو لەشت دەبێتە گوێ بۆی تێبگەی
دەی فەرموو غەیبەت مەکەن بوختان مەکەن ئەو قسانت کەمتر وەردەگیرێ پیاوێک کە لێی دەپرسێ پێغەمبەری خوا ئەگە حوشترێکم دۆزیەوە چی لێ بکەم نەیفەرموو وازی لێ بێنە نا فەرمووی مالەکە وەلەها چیت بەسەر ئەو تۆوە هەیە چی کۆتان دەکاتەوە لەگەڵ حوشترێکی بزر بوودا معها سقاؤها نابینی پشتی پڕە لە ئاوی کوندە ئاوی خۆی پێیە وحیضاؤها پێڵاوێکی چاکی لە پێدایە تريد الماء آوي خوي لوجي خوا دخواته وتأكل الشجرة لو دركو دوالانه دخوا حتى يلقاها ربها تاخا وانا كيدي دوزيتها سيدك أم ديرانة سنجوانا يكسج وقبيلي أو ذاك تباشا حشتر كوباني آوي هيا يعني آوا كذا شتو معيدة أي بنا فيها كيخو من شان وقت حشترم هبون سيبنا فيه حشترم نكردوا نيفهموا اللي يقرأ أما اللي يقرأ حتى خا وانا كيدي دوزيتها وشنك أم مواصفاتاني هيا یەکێکی دەپرسێ ئەی پێغەمبەری خوا ئەگەر مەڕێک و بەرخێک و کاری لێ یەکم دۆزیەوە بزنێکم دۆزیەوە دەفەرمێ نافەرمێ بیگرەوە با نەفەوتێ نا ئەفەرمێ هي لەکە ئەو لأخیکە ئەو للذئب یان تۆ لێی سودمەند دەبی یان بۆ براکەت دەگەڕێتەوە خاوەنی پەیدا دەبێ یان گورگ دەیخواگە لێی گەڕێی سێشتی دەخاتە بەرچاو بۆ ئەمە فێربوونە ئەمە ئوسلوبی پەروەردەیە بۆی مێشکی ئەم قوتابیە بهەژێ مێشکی بهەژێ و بیر بکاتەوە کامیان هەڵبژێرن با بە خۆی هەڵبژێرێ بە یەک و شەوڵامی نەدایەوە لەبەر ئەوە مامۆستای بەڕێز دەتوانێت بەم شێوازانە ئیستیفادە لە شت بکە کۆتا خاڵیش ئەوەیە علم و زانیاری خۆزگە لە بواری نەزەریات لە وڵاتی ئێمە بڕۆیشتایە دەرەوە تەلەبەی ئێمە هاوکێشە لەبەر دەکا باوەڕتان بێ بستوونیوێک دەبێ نازانێ ئاخری سین تواندوو ناقسەن سات تواندوو بۆ دەکاتە دوو کەوانە بەس دەزانێ وایە بەڵام ئەخر بووە وایە گرنگە وەکو نمونەی ئەو پیاوە دێتە بەرچاوم کە کوڕەکەی لەسەر دۆشک و سیستمی خەو فێری مەلە دەکرێت ڕۆڵە مەلە باسکە ئاوا دەکرێت مەلە بۆقە ئاوا دەکرێت قاچت ئاوا دەجوڵێنی وەڵا ڕۆژێ بردی بۆ بەحرێکی وەکو دوکان کوتی دەی ڕۆڵە مەلە بکە کوڕ مەترێک نەڕۆی کەوتە پەلەقاژە باوکە فریام کەوە خنکام وتی ڕۆڵە ئاخە من پێی مەلەم نەکردی کوتی بابە من لەسەر دۆشک مەلەم دەکرد خۆ من لەناو ئاوا نەم کردووە لەبەرەوە لەسەر دۆشک فێری مەلە نابی ئەبێ لەناو ئاوا مەلە بکەی ئێمە تا ئێستاکان دەرسی کیمیا دەخوێنرێ لە مختبەران ناخوێنرێ تا ئێستا دەرسی ئەحیا دەخوێنرێ مامۆستا مختبەرێک نییە دەرسەکەی تیا بخوێنێ بۆیە لە باسی تەلەبایەتیەکەی موسا و خضرا سەیری قورئان کە لە ئاەتی 71 تا 77 بۆ خۆتان قورئانەکە دوایی بخوێنەوە سێ جار باسەکە دەفەرمێ فانطەلقا سێ جار ئینتیلاقیان کرد موسا دانەنیش ئەی مامۆستا خدر دەرسم پێ بڵێ باشە ڕۆڵە ئەم دەرسانە با بخوێن لەسام کتێبە ناگەڕان چوونە سەفینەوە چوونە دەریا دەرسێک لە دەریادا بوو دەرسێک لە ناو گەڕەک و ناو منداڵاندا بوو علمی کۆمەڵناسی ئاوا دەخوێندرێ دەرسێک چوونە دێیەکەوە نەناسیاو بوون ئەوەندە دوورکەوتبوونەوە کەس موسا پێغەمبەری نەدەناسی کە پێغەمبەری خۆشیان بوو کەس پیاو چاکەکەی نەدەناسی یعنی علم دەبێت گەشتی زانستی بۆ بکەی لە دەریادا فێربی لە ناو بازاڕا فێربی هەر عیلمە لە شوێنی لە دادیا دەرس بخوێنی لە شاخا دەرس بخوێنی مامۆستا پێویستە لە مختبەرە لە گەشتی زانستیدا نەک گەشتی زانستی بۆ ناخواردن و ڕسمگرتن وەکو ئەمە ئێستا گەشتی فێربوونی علم بەکردەوە ئەمە قورئانە ها قورئان والله وەزارەتی تەربیە قورئانەکە بێنن بیکەن بە مەنهەج پێویستیمان بە پێڕۆگرامی سویدی و نەرویجیش نابێ هەر قورئان بۆ خۆی هەموو شتەکانمان بۆ حەل دەکا ئاگاشتان لە ئەخلاق بێت چونکە لەگەڵ نون والقەلەمی وما یەسطوڕون دەفەرمێ وئینەکە لەعەلا خولوق عەظیم علمی بێ ئەخلاق وڵات کاول دەکانە ئاوەدانی کاتەوە ومێدەوارم جارێکی تریش دوعا دەکەین کە خوای پەروەردگار خوێندکار و قوتابیەکانمان سەرکەوتووی دنیا و قیامەتکە یا ربی خوا سەرەتای ساڵی خوێندنە بەدڵخۆشیەوە ئەو تەلەبانە ڕویان کردوتە خوێندنگا و ناوەندەکانی زانست یا ربی خوا بەدڵخۆشی و سەری بەرز و شەهادەی بەرز و نمرەی بەرزەوە بگەڕێنەوە لە ئاخری ساڵ و نیوەی ساڵە یا ربی خوا دڵی دایک و باوکەکان خۆشکەی بۆی کەوا مناڵێکی زیرەک و ساڵح و ڕێک و پێکیان هەبێ ئەو مناڵانی کە ئاستی زیرەکیان کەمە یا ربی خوا ڕەحمیان پێ بکەی مێشکیان فراوان کەی تەحمولیان زیاد کەی مامۆستاکانمان علم و حلمی زیاتریان پێ بەخشی و پاداشتیان بدەیەوە لەسەر ئەو هەموو جوانی کە فێری ڕۆڵەی ئەو خەڵکەی دەکەن ئەوەی چاکین خوا چاکترمان کەی ئەوەی لار و لەوێرین خوا هیدایەتمان بدەی تەلەبەکانمان یا ربی خوا بە حەز و ئارەزووی خۆیان بە ئاستی زانستی خۆیان لە پەیمانگە و زانکۆکانە وەرگین و پێشاد بن یا ربی ئەوەی نەخۆشە خوا شیفای بدەی خوا ئەوەی نەخۆشە خوا شیفای بەخێری بۆ بنێری ئەوەی دڵبەخەمە دڵخۆشی کەی ئەوەی مصیبەتی لێ قەوماوە ئارامی پێ ببەخشی ئەو ژن و مێردانەی ناکۆکن ئیسلاحی حاڵیان بکەی ئەوەی ئەولادی نییە بۆی بنێری خوای ئەولادی صالحی پێ ببەخشی ئەوەی منداڵی لاسارە بۆی صالح کەی خوای عاقبەتی هەموو لایەکشمان بەخێر بژێڕی ئەمن و ئەمانی وڵاتمان پارێزی لە شەڕ و دووبەرەکی لە فیتنەی خراپەکاران و خوێن ڕێژان و ناحەزانی ئەم کورد و کوردستانە خوای وڵاتەکەمان بەدوور کەی ئامین ئامین والحمد لله رب العالمين
الحمد لله رب العالمين أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن سيدنا محمدا عبده ورسوله اللهم صل على سيدنا محمد وعلى آله وأصحابه وسلم تسليما كثيرا أوصيكم عباد الله ونفسي قبلكم بتقوى الله وطاعته ولزوم أوامره وكثرة ذكره ومخافته فإن الله مع الذين اتقوا والذين هم محسنون أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم وفوق كل ذي علم عليم نبني الله وإياكم من نومة الغافلين وحشرني وإياكم تحت لواء سيد المرسلين ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار والحمد لله رب العالمين نیشانەی بەرهەمەکانی برادۆز کوالێت و دیقەی ڕەونەقدار سەنتەری برادۆز